پۆلیسی سلێمانی پلانێکی نوێ و تۆکمەیدا ڕشتووە و بە ڕێگە و شێوازی جیا سەرقاڵی جێبەجێکردنی هەرکەکانێتی بۆ پاراستنی ئارامی شار و ڕێگریکردن لە هەر حاڵەتێک کە زیان بە وڵاتیانی شارەکە بگەێنێت. بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای سلێمانی دەڵێت مەبەست لە پلانەکەیان ڕێگریکردنە لە هەموو کارێکی نایاسایی، بۆ ئەمەش با تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەت هەرێم هەموو جۆرە هاوکاری و پاڵپشتێکی بۆ کارەکانیان نیشان داوە. پلانەی پۆلیسی سلێمانی هەموو حاڵەتەکان نەگرێتەوە. دزیکردن بۆ خۆتان نەزان حاڵەتەکانی دزیکردن پێشتر هەبوو، ئێمە هەوڵین کە بنەبڕیکەین پشت بەخوا هەڵگرتنی چەک چوونە سەر خەڵک لەلایەن هەندێک کەسەوە، ئۆتۆمبیلی جامڕاش هەڵگرتنی چەکی بێمۆڵەت ئەم دیاردانە پێشتر هەبوون. بەڵام ئێمە لەگەڵ یا پلانەکەمان داناوە کە ئەمانە بتوانین ئەگەر بنەبڕینەکەین لە سا 90 کەمیکەینەوە. گرفتیشمان لە هەموو لایەنەکان وەرگرتووە، لە هەموو سەرکردەکان وەرگرتووە کە ئەوانیش پشگیری ئێماکەن، هێزەکانی دژەتی ئیرۆر، کاک قوبات جێگری سەرۆکی حکومەت بە هەموو دڵفراوانیەکە و پشگیری کردوین لە حتا نەبوونی کەلوپەلەکانیشمان گفتی پیاین کە بۆمان دابین کات پشگیریەکی تەواومانەکە، ئێمەش ئەرکەکانمان بۆ پڕی دڵسۆزیەوە جێبەجێەکەین. پێکێنانی هێزێکی هاوبەشی ئەمنی لە سلێمانی یەکێکی ترە لە ئەنگاوەکانی پۆلیسی شارەکە بۆ ڕێگریکردن لە ڕووداوی تەقەکردن و هەڵگرتنی چەکی بێمۆڵەت و ئۆتۆمبیلی جامڕەش و دزیکردن و هەموو کارێکی نایاسایی. ئیجراعاتی ئێمە لەگەڵ سیارەی جامڕەشایە، لەگەڵ چەکی بێمۆڵەتایە تا ئێستا لە ماوەیەکی کەمدا زیاتر لە 400 دانە ئیجراعاتمان کردووە لەگەڵ جامڕەشە و دەستگیراوە بەسەر چەکی بێمۆڵەتەوە و ئیجراعاتیان لەگەڵا کراوە و ڕەوانەی دادگاکراون و لێپێچینەوەیان لەگەڵا کراوە و هەروەها چەندین ئامرقەبزی گەورەمان هەبووە کە توانیمانە بە سەرکەوتوی جێبەجێ بکەین و ڕادستی دادگای بکەینەوە و بەردەوامیش ئێمە کات و ساتمان بۆ نییە، بەردەوام لە دەرچوونین بە شەو بە ڕۆژ بۆ پاراستنی سەرماڵی هاوڵاتیان. ئامارەکانی چەند هەفتەی ڕابردووی پۆلیسی سلێمانی دەری دەخات حاڵەتەکانی تاوان و پێشێلکاریە یاسایەکان بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە و بۆ کەمکردنەوەی زیاتری ئەو حاڵەتانەش پۆلیسی سلێمانی لە ئەرکەکانی بەردەوام دەبێت. پۆلیسی سلێمانی لە ڕێگەی هێزێکی تایبەتەوە دەیەوێت ڕێگری لە هەموو کارێکی نایاسایی بکات، بە تایبەت دیاردەی تەقەکردن و هەڵگرتنی چەکی بێمۆڵەت و ئۆتۆمبیلی جامڕەش و هەموو کارێکی نایاسایی. لە چەند مانگی ڕابردووشدا ئەم هێزە توانیوێتی ڕێگری لە دەیانکاری نایاسایی بکات. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.